لەگەڵ بەڕێز عوسمان گوڵپیان دامی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا سڵاوت لەبێ وەک لە ڕاگەنراوەکەی ئەمڕۆی مامۆستانی ناڕازیشدا ئاماژەی پێکراوە حکوومەتی هەرێم هیچ بەڵێنێکی بۆ باشکردنی ڕەوشی ژیانی مامۆستایان نەداوە. ئێوەش ئەمە بە بێمنەتی ناو دەبن. دوای زانینی هەڵوێستی حکوومەت هەڵوێستی مامۆستانی ناڕازی چی دەبێت؟ سپاس بۆ ئێوە. ئێمە بێگومان سەردانی هەموو لایەنە سیاسیەکانمان کردووە. دوا سەردارمان سەرداری ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بووە و سپاسیان ئەکەین بۆ ڕێکخستنی ئەو دیدارەی لەگەڵ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان، جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان، وەزیری پەروەردە و ئێمە بە هیوایەکی زۆرەوە چوون بۆ ئەم کۆبوونەوانە. ئەوە لە پێناو قوتی مامۆستایاندا، لە پێناو قوتی فەرمانبەراندا، لە هەموو دەرگاکانماندا کۆتا دەرگامان دەرگای سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان بوو و بەڵام بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانی هیچ بەڵێنێکمان پێ بدا، چونکە ئەو بەڕوونی پێیوتین حکوومەت هەرێمی کوردستان لە قەیرانایە و پارەمان نییە، ناتوانین چارەسەری موچە یا پێداچوونەوەی موچەتان بۆ بکەین. لەبەرەوە دوای گفتوگۆیەکی دوو کات ژمێری و قسە و باسی زۆرمان کرد، بەرهەمی ئەو کۆبوونەوەیە دیار نەبوو. بۆیە ئێمە هاتینەوە لە ئەنجومەنی مامۆستانی ناڕازی گفتوگۆمان کرد لەسەر ئەو هەڵوێستانە. لەبەرەوە کاتێکە ئێمە بینیمان هیچ داخوازیەکمان جێبەجێ نەکراوە بەدەمانەوە نەهاتن، بۆیە دوجارە بێ پەنابەریتەوە بەر خۆپیشاندان و ناڕزایی مەدەنی و یاسایی. ئێمە لەو چوارچێوەیەدا خۆپیشاندانی سبەینەمان ڕاگەیاند. زۆر باشە مامۆستا. لە گەشتی پێشتری هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پێمدا دیارە لێدوان لە بەرپرسێکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە ئەندامی سکرتارێتە وەرگیرا بوو سەبارەت بە داخوازی مامۆستایان ئاماژە بۆ دەدات کە کۆمەڵێک داواکاریمان بۆ مامۆستایان جێبەجێ کردو. یەک لەوانە پێدانی دەرماڵەی هاندان بۆ مامۆستایان 150,000 بۆ دەرەوەی شار و 100,000 بۆ ناوەندی شارەکان یا خوستەنتەری شارەکان و دیاریکردنی خشتەی موچە لە 30 ڕۆژ زیاتر تێنەپەڕێک کە موچە دابش بکرێ بەسەر مامۆستایاندا و ئەوەش کە سیستەمی پاشەکەوتی موچە لە مانگی نیساندا دەستکاری بکرێ. جەنابیشت دەڵێ ئەنجومەنی وەزیران هیچ نەچۆتە ژێرباری داواکاری مامۆستایان، ئەمەیە کامیان ڕاستە؟ بەداخەوە من نامەوێ زەمی هاوپیشەکانم بکەم یا بڵێم ناڕاستی قسەکانیان دەرخەم، بەڵام ئێمە واقعەک هەیە نوێنەری مامۆستایانی ناڕازین و ئێمە سێ مانگە لەسەر شەقامین بۆ ئەوەی داخوازیەکانمان جێبەجێ بکرێن. ناکرێت بچین نێو کۆبوونەوەیەک و بینە دەرەوەشتی ناڕاست بڵاوکەینەوە. ئێمە چیان پێوتین ئەوە ئەڵێن، بەڵام یەکێتی مامۆستایانەوە یەکێتی کە کاریگەریەکی ئەوتۆی نەماوە لە نێو مامۆستایاندا و بە ئاراستەی حزبی کار ئەکات. هیچ کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی حکوومەت نەکردووە. تازایی قسەی دوێنەی سەرۆکی حکوومەتەوە بوو. من پێم وایە ئەو بەڵێنانیان بە ئێمە نەتوانی بدەن. ئەوان چۆن ئەو بەڵێنانیان وەرگرتووە؟ پێدانی موچە لە ماوەی یاسایی خۆیدا لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات، داخوازی ئێمە بوو و بەداخەوە لەژێر فشارەکانی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی یان هەموو چین و توێژەکان خۆپیشاندانەکاندا بڕی هاندان لە 60,000ەوە بووەتە 150. بەڵام کێشەی ئەمە ئەوەیە ئەوە تەنها ناوە، تا ئێستا دینارێک لەو پارەیە نەدراوە. قەرا بڕیار بوو لە مانگی 11 بدرێ، مانگی 12 بدرێ، ئەوە مانگی یەکە و 2000 بەرەو مانگی دووە ڕۆن و دیار نییە. ئێمە تەنیا یەک شتمان پێوتن، وتم وتمان ئیش لەسەر بەڵێنەکان ئەەکەین، بەڵام بەڵێنی جددیمان پێ بدەن، چونکە ئێمە ئەڕۆینەوە ئەم بەڵێنانە بە مامۆستایان ڕاگەێنین، بە فەرمانبەران ڕاگەیەنین، لەبەر ئەوان نەچوونە ژێرباریەوەی بەڵێنمان پێ بدەن، چونکە پێیان وتی ناتوانین و دیار نییەکەی دەستکاریەکەین. هەر کاتێک بەڵام هەر کاتێک دەستکاریمان کرد مامۆستایان ئەولەویەتن. بەس بەڕاستیەوە 2 ساڵە پێ من ئێمە ژەزانین 2 ساڵە پێمانەڵێ نەگەڵ دۆخی ئابووری باش بوو ئەوە سیستەمی پاشەکەوتی موچەلا دەستکاریەکەین، بەڵام ئەوە ڕوون نییە. بەڵێ لە کاتێکدا دەرگای زۆربەی قوتابخانەکەران کراونەتەوە و دەوامی ئاساییان تێدا دەکرێت، ئێوە بڕیارتان داوە سبەینی ئاراستەی خۆپیشاندانەکان ببنە بەردەم بارگەی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی. ئەمە لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ ئەگەر پێتان وایە پارتی بەرپرسیارە لەم دۆخە، بۆچی دوای هەموو حزبەکانی دیکە دەرگای پێدەگرن؟ یەکشت هەیە، ئێمە بەڕاستی نایشارینەوە لە هەموو دەرگا حکومیەکانماندا دوجار لەبەرەوەی حزب قۆرخی هەموو جمگەکانی حکومەتی وڵاتەی کردووە، بڕیارماندا بچینە بە دەرگای حزبەکان و ناڕزایەتەکانیان ببینە ئەوێ لەگەڵ چەند کۆبوونەوەیەکی پێشتریش. ئێمە هاتین بۆ ئەوەی سەرەتا لە
بەپێی تەسەسولی ئیداری ئەم شارە کە پارتی دموکراتی کوردستان لە چوارچەوەی وێنەگشتەکەی هەرێمی کوردستاندا دەسەڵاتی یەکەمەوە بەرپرسی یەکەمە بەڵام بەڕوونی بڵێن لە سلێمانی پارتی دەسەڵاتی یەکەم نییە لەبەرەوە بە تەسەسۆل ئەم چوارهێزە سیاسیە کە پێگەێنەری حکومەتی خۆجێیی سلێمانین یەکێتی نیشتیمانی زوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی دوجار کۆمەڵی ئیسلامی و پارتی دموکراتی کوردستان بۆیە لەو چوارچەیە بە باشمانزانی پارتی دموکراتی کوردستان نەخینە سەرەتای خۆپیشاندانەکان بەڵکو بیکەینە کاتێک کە خۆمان بە باشی بزانین و چاوەڕێی ئەم دەرەنجامەشمان ئەکرد بە هیوا بووین حکومەتی هەرێمی کوردستان دەرەنجامێک خەبەرێکی دڵخۆشکەر بدا بۆەوەی ئێمە ناچار نەبین خۆپیشاندانەکان بەردەوام بین لێی بەڵام کاتێک کە ئەبینی هیچ دەرەنجامێک نییەوە لە لووتکەی حکومڕانی هەرێمی کوردستاندا بێ هیوا دەکرێت دوجار ئەبێ هەرە و بڕیارە بدەیت کە بە ناچار بەسەر تاسەپێنرێ بەردەوامی خۆپیشاندانەکانە و بڕیاری ئەوەیە کە تۆ لە دوو جارێکتر لە دەرگای هێزەکان بدەیتەوە لەو چوارچەوەیەدا بڵێ و تەمەناکەین بە خۆپیشاندانی سبەینێ خۆپیشاندانێکی مەدەنی بێ چونکە بە پێمان وایە هێزە سیاسیەکان هەرێمی کوردستان لەوە تێ ئەگەن خۆپیشاندانەکانی مامۆستایان پەروەردەین و زۆر مەدەنین پەیامی ئێمە سێ مانگە پەیامێکی زۆر شارستانیانە بووە هیوادارین هێزەکان وانەیان لە ڕابردوو وەرگرت بێ توانی بێتیان ڕابردوو بخوێننەوە کە بە زەرری هەمومان شکاوەتەوە بۆ ئەوەی سبەینەیەکی جوان تۆمار بکەین سبەینەیەکی مەدەنی خۆپیشاندانێکی ناڕەزایی بەڵام بە تێپەڕبوونی بە شێوازێکی مەدەنی بەبێەوەی هیچ گرژیەک ڕووبدا چونکە ئێمە داخوازیەکانمان بە گرژی بەلاڕێە ئاچن بەڵکو بە بەردەوامی لە مەدەنیبوونی خۆپیشاندانەکان ئەتوانین لە سەرکەوتن نزیک ببینەوە. زۆر باشە مامۆستا ناڕەزایی مامۆستایان لەو ماوە زۆرەدا کە زیاتر لە سێ مانگە بەردەوامی هەیە ئەگەر بپرسین یاخود زۆربەی کات خەڵکی دەپرسێ بەرهەمەکەی چی بووە مامۆستایان بۆ خۆپیشاندان و ناڕەزایانە توانیویانە وا بکەن داوا خواستی مامۆستایان جێبەجێ بکرێ یاخود پێویستە ئالیەتی فشارەکان گۆڕانکاریان بەسەردەبێت بە تایبەت کە ئێستا بەشێکی زۆری قوتابخانەکان داوامی تێدا دەکرێ و لەلایەک کۆمەڵک بە ناوی مامۆستایانەوە باس لە شکاندنی بایکۆت دەکەن مامۆستانی ناڕازیش بەردەوام دەڵێن بایکۆت بەردەوامە ئەم دۆخە هەر ئاوا دەبێت لە نێوان بایکۆت شکاوە بەردەوامە بمێنێتەوە یاخود ڕێکاریتر هەیە کە ینی گۆڕانکاری بەسەر جێبەجێکردنی داخوازی مامۆستایاندا بهێنێت بایکۆت ئامانجی ئێمە نەبووە وەسیلەیەک بووە و ئەکرێت لە قۆناغێکۆ بۆ قۆناغێکی تر ئەم فشارە مەدەنیانە بگۆڕێت و گۆڕانکاریان بەسەردا بێت بۆ ئەوەی دڵنیابین کە بۆچی بەرهەمی نەبووە ئەکرێ بڵێن دوولایەنە بووە بەداخەوە بەرهەمی خۆپیشاندانی مەدەنی لە حکومەتی دامەزراوە و لە وڵاتێکی مؤسساتیە تەسیری هەیە ئەم وڵاتی ئێمە وڵاتێکی حزبیە حکومڕانی ئەم هەرێمە حکومڕانیەکی زۆر خراپە لەبەرەوە دوجار خۆپیشاندانی مەدەنی ناڕەزایی بەرهەمێکی ئەوتۆی نابێ بەڵام لە ڕووی مانەوێ و بەرهەمی زۆر گەورەی هەبووە و ئەتوانین بڵێن یەکێک لەو بەرەمە لە ئاستی زۆر جیاواز مامەڵە لەگەڵم ناڕەزایەتیانە ئاکرێ و ئەگەرچی بەرهەمیان نەبووە بەڵێنەکان جێبەجێ بکرن بەڵام هاتوونەتە سەرخەت و دوایەوە لە ڕووی معنەویەوە مامۆستایان جارێکی تر بوونەتەوە پێشڕەوی کۆمەڵگە و شەقامەکانیان بە ناڕەزاتێکی مەدەنی تێپەڕ کردووە قۆناغی توندوتیژی تقریبن تا ئێستا تێپەڕیوە لەسەر دەستی خۆپیشاندانەکانی مامۆستایان و ئیرادەی مامۆستایان لە دەرەوەی هێزە سیاسیەکان. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بەڕێز عوسمان گوڵپی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی سپاس بۆ بەشداریتان.